یەکەم فستیڤاڵی گوێز و بەرەما خۆماڵیەکانە لە خوورماڵ. ئامانج لەکردنەوەی فستیڤاڵەکە دروستکردنی بازاڕێک و ڕەخساندنیەلی کارە بۆ جوتیاران و گەنجانی سنوورەکە. ئامانجمە چی هەفتە بازاڕێ ئانن ڕەخسنای هەل و کارین پێی کۆمەڵی خەڵکی کە بێچێگەنە هەرمانەش دەستگن و کۆمەڵە گەنجی ماهانی چێگەنە هەرمانەشا دەستگن و دووەمی جابەر و بوومێ کە منتیقە هەورامانی نەهەنێ بەڕاستی بە فرێشی هێن کریا بە فرێشی عرض کریا کابران ملۆ سلێمانینە وەزەوە منیۆرە وەزە ئۆکرانیانەیان یاگێتەری نەماچینە وەزە هەورامانی بەڵام مەگەرەکمانە چێگە وەزە و هەورامانی بە فرێشی نیشانە خەڵکەکە دەمەورانی خەڵکەکە زانە و وەزە هەورامانی چنی یاگەکەتەری فەقژە. زیاتر لە 80 خاوەنکار گوێز و بەرەمە خۆماڵیە کشتتوکالەکانی دیکەیان لە فستیڤالەکەدا خستە ڕوو بە دەرفەتێکی باشیان ناوبردبەوە ساقکردنەوەی بەرەمی کشتتوکاڵی ناوچەکەیان. بەڕای من ئەو خەڵکانی کێن سەردانی عێراقن باری داراییان ئەوە نییە کە بتوان ئەو شمەکانی تۆ نرخێکی زیاتری لەسەرکەوە هەم بۆ قازانجی خۆت نرخەکەی کەم کەرەوە بە خەڵکیش بتوانێت سوودێک لەو شمەکانی تۆ بینێت کە هێناوتە لێرە نمایشە کردووە. زۆر تەواو باش نییە ئیمساڵ گوێزەر بە ئام سەرما بردی بەڵام گوێزی خۆمانە تام و لەزەتی تایبەتی وەکو گوێزی ئەمریکی و ئەم لاولانی گوێزێکی تایبەتە تام و لەزەتی زۆر خۆشە گوێزی خۆمان چەورە بەڵام ئیمساڵ گوێز بە ڕێژەیەکی زۆر نەبوو لە لای خۆمان گوێز زۆر باش نەبوو ئیمساڵ لە چاو ساڵانی پێشووە بەڵام ئیمساڵی ژەر باشە خوانێ بڕێ بەڵام وەکو ساڵانی پێشووی نییە گوێزەکەمان تام و لەزەتی جیاوازە گوێزی خۆمانە چەور و خۆشە هیچ کێشە و مشکلەیەکی نییە بۆ تەندروستی هەموو کەسێ ئەتوانی بخوا. بڕیارە فستیڤاڵی گوێز و بەرەما کشتتوکالەکان لە خوورماڵ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت و دواتر لە هەموو کۆتایی هەفتەیەکدا لە شێوەی هەفتە بازار ڕۆژانی پێنجشەممان و هەینی کراوە بێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام خوورماڵ.